خوای گیان ڕەحممان پێ بکەی خوایە خۆ دەزانی ژیانمان چەند زەحمەت بۆ دوای کاروان. ئاخر ناکرێ ئەمە لەو سەردەما ستەم لە ئافرەتی بکەین. ستەم؟ ئەگەر کابرایەک خێر ومەند بە خێری بەزنان نەدەکرد. خۆم کێشەی ماڵی خۆم هەلەکەم. ئەمش پرس بە سارای کچم دەکەم. ئەگەر سارا ڕازی بوو ئیدە تەواو ئەمەش ڕازی دەبین. من ڕازی نیمە. حسابی ساراخانی واسڵە. بەس بزانم کێ حسابت واصل دەکا ساراخان. کاتێک کە پیاوێکی بەتەمە دەبینی کۆم ناوی بێئەدەبی بەرامبەری سێمام ڕەحیم بەتەمای بە مێردی دێەوە دەمیان سەور کردی بەتەمای بە پارە بیفرۆشی شەروان. ئەو کەچی پیرەکەیە ناتوانێ بەدلی لە کچیەکەی خۆی بکات. پرۆگرامی ئەرێ بەزنیە شەممە کاتژمێر 9 شەو